ئەو کۆمەڵگەی کوردەواری وا داڕماوە وا ڕووخاوە کابرا ئیسلامیە کەسایەتی ئیسلامیە مەلای ئیسلامیە ئامادەیە تەزویرەکە بە کەیفی خۆی کۆمەڵی ئیسلامیە وەکو کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی ئیسلامیە کەچی ئەماندا بە دادگای تاغوتان کاکە خۆتان مەلا محمودی ئازادی حەکەممان بێ برا ئێمە ڕازین بۆ ئەگەر اختلافمان تێکەوت ئەو قازیمان بێ ئەڵێ نا هەرێ بینە محکەم وەکو شکاتەکەی کە لە کاکماکوانیان کرد کاکماکوان تکاو ڕجای لێکردن کاکە لەسەر مەقالەیەک بڵاومان کردوت و پیاوی چاک بن برا بەڕێزەکەمێ و خۆتان هەیە شەرعیتان هەیە آخر بۆ ئەم تەحاکومە ببینەوە بەلای تاغوت وتیان هەر شکاتەکە لەوەیە برا خۆی ڕۆشت و بەلای مامۆستا مەلا محمودی ژوتی برا من ئامادە مامۆستا مەلا محمودی ئازادی پیاوێکی محتەرام ئەهلی علم صاحب تەقوا و دینە نەحسەبو کەذالک من واشم ناسی و پیاوێکی بەڕێز کاکماکوان چوتی برا بە ئەم پیاوە بەڕێزە کاکە هەرچی حکمێکی دا مسبقا من ئیمزایەکەم ڕازیم وتیان بەخوا هەرە بێ شکاتەکە لەلای پۆلیسی یەکێتی بکەین ئەمە مسلمانێتیە تەحاکم بۆ لای تاغوت بە اختیاری خۆت کاک عەبدولستاریش کە حافظ قورئانە مصر بوو لەسەر ئەمە کاکێ من نامانە بەم کەرپوشانەوە بڕێن بەم خشتە ڕزیوانەوە بیناسازی واقع بکەینەوە سەر ئەو واقعی لێ دروست بێت